دوایەوەی کە وا باز دەکرێت لە ئێستادا کۆماری ئیسلامی ئێران مەرزەکانی بەڕووی هەرێمی کوردستاندا ئەمڕۆ داخستووە سەبارەت بە ڕەوشی مەرزی حاجی ئۆمەران. ئێستا ئازاد ئۆمەراوەیی لە حاجی ئۆمەران ڕاستەوخۆ وەردەگرین. ئازاد سڵاو لێبێت، زانیاری زیاتر سەبارەت بە مەرزی حاجی ئۆمەران لای تۆ چییە؟ مەرزەکە تاوەکو ئێستا ئاڵوگۆڕی بازرگانی تیایدا بەردەوامە یاخود ئەویش وەکو مەرزەکانی تر وەستاوە؟ سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە دوای ئەنجامدانی ڕفاندن لە هەرێمی کوردستان وڵاتانی دراوسێ و عێراق چەندین فشاریان بۆ سەر هەرێمی کوردستان هێنا و دوایین فشاریشیان ئەمڕۆ بوو کە وڵاتی ئێران لە بەیانیەوە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانی بەڕووی هەرێمی کوردستاندا داخستووە. دیارە هیچ زموزۆڵێکی بازرگانی لە ئێستادا لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان وڵاتی ئێراندا بەدین ناکرێ. ئاڵوگۆڕی بازرگانی وەستاوە. تەنها گەشتیاران لە ئێستادا دەتوانن ئەو گەشتیارانەی کە گەشتیاری ئیرانین لە هەرێمی کوردستانن ئەتوانن بگەڕێنەوە وڵاتی ئێران و هەروەها ئەو گەشتیارانەش کە خەڵکی عێراقن وڵاتی ئێران ڕێگەیان پێ ئەداتن بێنە نێو هەرێمی کوردستان ئەگەر ڕێگای گەشتیاریش وەستێنراوە لە ئێستاداوە هەم زموجۆڵی بازرگانیش هیچ زموجۆڵێک بەدی ناکرێتن. ئازاد پێشتر بەرپرسی پەیوەندیەکانی مەرزی پەروێزخان لەگەڵ مام و باسی لەوە کرد کە وا پێدەچێت داخستنی مەرزەکان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کاتی بێت. بەپێی زانیاریەکانی تۆ داخستنی مەرزی حاجی ئۆمەران ئەویش هەر داخستنێکی کاتی وەکو فشارێکە بۆ سەر هەرێمی کوردستان یاخود سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران؟ ئێمە لەو ڕۆ هیچ زانیاریەکمان پێ نەدراوە. دیارە بە کوردستانی ئەو مەرزەتاوە پێشە زانیاریان بە ڕۆژنامەنووسان نەداوە داخستنی مەرزەکە کاتی یاخود بەردەوامە بێتن داخستنی لەلایەن وڵاتی ئێرانەوە. بەڵێ ئازاد ئۆمەراوەیی پەیامنێری پێم لە مەرزی حاجی ئۆمەران ڕاستەوخۆ لەگەڵ مام بووی. سپاس بۆ زانیاریەکانت.